ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی مەحمەنوویتان لێبێ. 24 ساڵە دەسەڵاتی کوردی هەیە، دەپرسین چی بەخشی بە هاوڵاتیانی کورد. هاوڵاتیەک دەڵێت بێکارەبایی، بێموچەیی، بێئاوی، سەرهەڵگرتنی خەڵکی بۆ دەرەوەی وڵات بەخشی بە ئێمە. لە ئێوە دەپرسین دڵت بەم حکومەتە خۆشە چاوەڕوانی چاکسازی بکات و بژێوی خەڵک باش بکات؟ نەوتمان هەیە، بەڵام پارەی نەوت چۆن سەرف دەکرێ و چی لێ دێ؟ پرسیاری هاوڵاتیەکە. بۆ تا ئێستا بەرپرسێک لەسەر گەندەڵی سزا نادرێ یان ڕێگە دەدرێ بە گەندەڵی تا بەرپرسەکان بیکەن. لە ئێوە دەپرسینەوە هەزاران گەنج بێکارن، کێ بەرپرسە؟ موچە بووە بە وەرزی، شێ بەرپرسە؟ هەڵبژاردننی کۆچکردن و سەرهەڵگرتنی هاوڵاتیان لەم هەرێمە کێ بەرپرسە؟ قەیرانی سیاسی هەیە، کێ بەرپرسە؟ دەوترێت ئەرێ گیرفانی بەرپرسەکان کەی پڕ دەبێ، ئەرێ ئەی خەڵک کەی تووڕە دەبێ لێیان. ئەمە پرسیاری هاوڵاتیەکە. دەنووسرێت داهاتی نەوت ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات، ئەی کەواتە بۆ ڕۆژ بە ڕۆژ خەڵک هەژارتر دەبێ، کێ بەرپرسە؟ سەرۆشی حکوومەت دەڵێت ئایندە دەزانن چیمان بۆ کردوون، لە بەرامبەریشدا وەڵام دەدرێتەوە و دەوترێت کام ئایندەیە کە ئێستای بەم شێوەیە بێ. ئاڕاستەیەک لای وایە ئەم دەسەڵاتە چاکسازی ناکات و باوەڕی بە باشکردنی ژیانی خەڵک نییە، بەڵام ئاراستەکەی تر پێی وایە گۆڕانکاری گەورە کراوە لە حکومەتی هەرێمدا. دوو ئاراستەی جیاواز، بەڵام ئاراستەیەشیان لە دهۆک کە پەرلەمانتار دڵشا شەعبان، پەرلەمانتاری کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی 3 دقەی مابوو بۆ بەرنامەکە نامەیەکی نووسی، دەڵێ بەوەی کاری تایبەتەوە ناتوانم ئامادەی بەرنامەکە بم. بەڵام ئاراستەکەی تر سۆران عومەر، پەرلەمانتاری کوردستان لە کۆمەڵی ئیسلامی لەگەڵماندایە. کاک سۆران، سوپاس دەکەین. سپاس بڵێوەش. داوای لێبوردنیش لە بینەران دەکەین کە ئاراستەکەی تر 3 دقەی مابوو بۆ بەرنامەکە نامەی تایبەتی بۆ خۆم نردووە کە ناتوانێت ئامادەیان بەرنامەیە بێ لەبەر هۆیەکی تایبەت هۆکەی پێنەوتوین لە کاتێکا بەڵێنیدا کە ئامادەی بەرنامەکە بێ. کاک سۆران، ئەو پرسیارە لە تۆکەم، 24 ساڵە دەسەڵاتی کوردی چی بەخشی بە هاوڵاتیانی کورد؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، 24 ساڵە ئەوەی کە حکومڕانی خۆماڵی بەخشی بە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بەشێکی کەم لە داهاتی ئەم وڵاتەی بۆ ئاوەدانی و بۆ خۆشگوزەرانی سەرف کردووە، بەشە زۆرەکەی خستۆتە گیرفانی خۆی یان کۆمپانیاکانی حیزب یان ئەشخاصە باڵادەستەکانی ناو حیزب. بەم ئەزمموی حکومڕانیە خەڵکی میحنەتکێشی کوردستانی فەقیرتر کرد، کۆمەڵێک سیاسی و بنەماڵەی دەوڵەمەندتر و قەڵەوتر کرد لەسەر قوت و داهاتی خەڵکی کوردستان، لەسەر خوێن و میحنەتی پێشمەرگە و خانەوادەی شەهید. ئەم 24 ساڵە ئەم دەسەڵاتە نەیتوانیوە خزمەت بە خەڵک بکە؟ وەگوتم، بەشێکی کەمی داهاتی وڵاتەکە کردوێتی بە خزمەت. کاتێک کە ڕەخنە دەگرین مانای وانییە ئێمە چاومان ئاوەدانی و چاومان پێشکەوتنی ئەم وڵاتە نابینێ. هەرەو چاوی کە پێشکەوتنەکانی پێدەبینین، هەرەو چاوەشە کە کەم و کوڕیەکانی پێدەبینین و ڕەخنەی پێدەگرین. واتە داهاتی ئەم 23-4-5 ساڵی کە لەم وڵاتە هەبووە دەبوو هەرێمی کوردستان بکە بە کووەیت، چونکە داگیرکردنی کووەیت هاوکاتە لەگەڵ ساڵێک کەمتر لە ساڵێک لە ڕزگاربوونی کوردستان لە دەستی بەعەس. باشە، بەڵام ئێستا هەر کەس ئێستا کووەیت 10 ساڵ سەیری کووەیت پێش لەم وڵاتەیە بووە لە ئەوروپا بگەڕێتەوە 15 ساڵ لەمە پێش لەم وڵاتەیە بووە بگەڕێتەوە، ئێستا بینێ کوردستان پێشکەوتووە، تەلاری گەورە کراوە، مجەمەعی سەکەنی تازە کراوەتەوە، کەواتە گۆڕانکاری نەوعی کراوە لە ژیانی خەڵکدا. من دەڵێم ڕاستە، من لەوە زیاتریش دەڵێم. ئێمە فڕۆکەخانەمان بۆ کراوەتەوە، بە زۆکو ئەو کچە جوانەی کە ئێستا تەنزەکە لە پەیجەکەی خۆی وەک دەڵێ ڕاستە فڕۆکەخانە تا کردوێتەوە، بەڵام بە بەلاش خەڵکە گوازنەوە.
فڕۆکەخانەکانمان تێچوونی زیاتر لە داهاتی لەم قەیرانی داراییە پارەی هەموو شوێنێک کەمی کردووە بڕاوە بەڵام ناتوانین پارەی فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی کەم کەین. ئێمە داهاتەمان لەکوێیە؟ مەبەستم ئەوەیە ئێستا داهاتی باڵەخانەی زۆر گەورە کراوە داهاتی ڕۆژ بە ڕۆزیاترە بێ خەڵک بیری ئاولێە نەو دەرەچێت داهاتی نەوتمان هەیە داهاتی گومرگەکانمان هەیە هەموو ئەم داهاتەمە هەیە چی لێ دێت بۆ خەڵک هەژار و هەژارتر دەبێ. من باسی ئەوەکەم بۆت بینایی زۆر جوان و بەرزمان هەیە کە لە قۆناغەکانی پێشوو نەبووە و تێرمان هەیە کە لە ئاستی دنیاە یەکێکە لە ئوتێلە ناوبانگەکان ناوی دەهێنرێ لە هەولێر لە سلێمانی کۆمەڵێکی زۆر لە پێشکەوتنی ئیعماری کە ڕەخ ئەوانەی کە ئەندازیارن دیارە ڕەخنەشیان هەیە لە ڕووی ئەندازیاری لە زۆر شت بەڵام دوجار تۆ وێنەکانی پێش و پیشاندە لەگەڵ وێنەکانی ئێستا فەرق زۆرە بەرپرسە لەم دۆخە بەڵام فەرق زۆرە ئەم فەرقە بابزانین کێ لی سوودمەند بووە چێ سوودمەند بووە زیاتر چینێکی ئەتوانم بڵێم لە چینیش نا توێژێکی دیاریکراوە بۆ سوودمەند بووە لەوە حزبی تایبەت هەبووە لە ناو حیزب ئەشخاصی تایبەت هەبووە و بەردەوامیشە ئەم سوودمەندیە واتە تۆ بەم 23 ساڵە بێکاریت زیاد کرد کۆچی گەنجت زیاد کرد هەژاریت زیاد کرد دەوڵەمەنی ناشەرعیت زیاد کرد سیاسی بازرگانت دەوڵەمەند کرد. باشە کاک دڵشاد شەعبان 23 ساڵە 24 ساڵە ئەم حکومەتە هیچی باشی بەو شێوەیە نەبەخشیوە بە خەڵک بێکارەبایی بێموچەی بێ ئاوی داهات لە وڵاتەیە دەچێتە گیرفانی چەند بنەماڵەیەک چەند کەسێکی دیاریکراو لە حیزب هەرچەنە بوون نییە ئەمیز وەڵامی و پرسیارە بیتەوە چونکە 3 دقە پێشەوەی بەرنامەکە دەست پێکاتۆ بە نامەیە گوتێ کاری تایبەتم هەیە منە بێ ئەو پرسیارە بکەمەوە ناشکرێت و ئەم شێوانە هەمووی ڕەفسکەیتەوە زەربێک بێنی بە هەموو شتەکاندا وەلا دوا بێ هەنگاوی گەورە نەکاوە ئێمە بیرمان نەچێتەوە شەڕێکی گەورەمان لەبەر دەمایە کە شەڕی داعشە ئەسکەریەن شەڕێکی سیاسیشمان لە هەیە کە شەڕی بەغدایە ڕاست یعنی ئەم دوو شەڕەمانەیە ئەم قۆناغەوای نەکردووە کە هەرێمی کوردستان لە قۆناغێکی جیاوازا بێ قۆناغی تەسیس بوونی هەر دەوڵەت و هەر نەتەوە هەرچیانێک نابێ بەم شێوە قورسەیاتە پەڕ بێ. کاک محەممەد ئێمە قۆناغەکان لە بەرچاوی خەڵکی کوردستان دیارە شەڕی ناوخۆ دوو ئیدارەیی بێدامەزراوەیی یعنی دابشکردنی وڵات بەم سەر گرد و تەپۆڵکە و سەیرانگایانە بێسەر و شوێنکردنی خەڵک بەڵام هەموو لایەنەکان لی بەرپرسنین هەر یەکە بە حەجمی خۆی لی بەرپرسە ئەگەر دیاریکراو لی بەرپرس بێ ئێوە بۆ چوون بەشداریتان لە حکوومەتێکا کرد کە دەرەنجامی ئەو 23 ساڵی ڕابردوو بوو بۆ چوون بەشداری ئەو کێکەتان کرد لەو حکوومەتەی کە 23 ساڵە بە خواری دێت باڕ بە کێک نەبوو نانەڕەقەش نەبوو ئەی بۆ بەشداری نانەڕەقەتان کرد ئێمە کە چوین بۆ چوین چاکسازی بکەین و بۆ ئەوەش بەردەوامین ئەخ نانەڕەقە چۆنە بێ بەشێک ناگەر خەڵک وا بزانێت چوین تەنها ئیمتیاز وەرگرین نانەڕەقەیان هێشت کێکەکەیان خۆ بەشداریتان کرد ئێساش ناکشێنەوە بەشداریمان کردووە بۆ چاکسازی چونکە 4 ساڵی ئۆپۆزیسیۆن هەر سێ لایەنی کۆمەڵی ئیسلامی یەگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان جەختیان لەوە کردەوە کە چاکسازی بکرێ لایەنەکانی بەرامبەر و بیزات پارتی دیموکرات قەناعەتی وا بوو کە گۆڕانکاری وەرە پێکەوە بیکەین بەڵام سەرۆکی چاکسازی وەرە پێ گەورە کراوە و لە ئایندەدا خەڵک بۆی دەرەکەوێت کە ئێمە چاکسازیمان کردووە ئایندە بۆ خەڵکی ئەسەرمێنین چیمان کردووە کام ئایندە ئێستا یەکەم وڵاتە گەنجی تیان نامێنێ ئەوەی قەرزی دەستکەوێ و ئەوەی قاچاقچیەک بناسێ بەیانی ئەڕوا لە پێناوی چییە؟ خەڵک هەڵدێ لە خۆشگوزەرانی خەڵک ڕێی دەریا و ڕێی نەهامەتی ئەگرێ. کاک دڵشاد شەعبانە و پرسیارە لە تۆوە کە مەرچەنە 3 دقە پێش بەرنامەکە نامە و نردووە کە ناتوانم ئامادە بم دڵشاد شەعبان ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی بۆیە تۆ وەڵامە بایەتەوە بەڵام نازانین هۆکاری ئامادە نەبوونە چی بوو. کاک سۆران بەڵام بەم شێوەیە ئایندە ئێوە بۆ بەشداریتان کرد لە کاتێکە ئەو مێشە بەردەوام میوانی بەرنامێ دامی وتومە بۆچی بەشداری حکوومەتێکان کە نانەڕقەیە کە قاسەی بەتاڵە کە هیچی نییە ئێ بۆ ناکشێنەوە ساڵێکە خۆ ئێوە لەو ناو حکوومەتان زیاتر ئەمە قسەیەکی وەجیهە ئێمە مەسئولانە شانمانداوتە بەردەم ئەو بەڵێنانەی بە خەڵکی کوردستانماندا کە گەر بچینە بەشداری حکوومەت
چاکسازیەکەین. کام چاکسازی کوانتان کرد بۆ نەتان کرد بۆ نەمان ئەگەر ڕێگریتان لێ ئەکرێ بۆ نایەنە دەرەوە بۆ نەمان کرد کاک محەممەد. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەزارەتێک و دەستەیەکمان وەرگرتووە، دەستەکە تازە دەست بەکارە، دەستەی ژینگە بە شاهیدی دۆست و دوژمن وەزارەتێکمان وەرگرت کە پارتی دیموکرات بۆ خۆی لە ئامارەکانیا کە تەقیمی ئەدای کابینەی حوتیکرۆ خراپترین وەزارەت دەرچوو، ئەوەمان وەرگرتووە. کەس نەیەزانی ناوی وەزیری کشت و کاڵچیە لە ڕابردووە. جوتیار نازان باوەڕم نییە جوتیار وەزیری دیفاعکردن لە کۆمەڵمان دیفاعکردن لەوەی کە ئێستا واجهەی 4 حیزبی سیاسی دیاریکراون کە بە معارەزە ناسرابوون لە پێشووتردا بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی. ئێستا ئێوە چوونەتە ئەو حکومەتە کە ناوینەوە حکومەتی بنکەفراوە لە جیاتیوی چاکسازی کەن ئێستا بێ موچەی هەیە، بێ کارەبایی زیاتر بۆ، بێ ئایی زیاتر بۆ، وە کۆچی هاوڵاتیان بۆ دەرەوەی وڵات زیاتر بۆ. ئیتر ئێوە هیچیان نەکردووە لە پەڵەتە چی ڕێگرە لە کارەکانتان؟ با باسیکەین. ئێمە چوینە سەر وێرانەیەک. ئێمە کاتێک حکوومەت تەشکیل بوو وەزیرەکانی کابینەکە دەستیان بەکار کرد، حکوومەت 2 مانگ موچەی هاوڵاتیان قەرزار بوو، پرۆژەکان ڕاگیرا بوو، واتە ئێمە چوینە سەر وێرانە. کە چوینە سەر وێرانە تەماشاکەین فعلەن قاسە بەتاڵە لەبەرەوەی ئێستا پارەی چەوری ئەم وڵاتە کە داهاتی لە سانەوە حوتە لە نەوتایە. نەوت بە ئێستاشی لەسەر بێ وەزیری دارایی ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە ئەوە تا ئاچێ بۆ تورکیا حساب بانقیەکی بەتاڵ. بەڵام وەڵام من نەچوون بۆ ئەوەی پارە بێنمەوە بەرحاڵ و دەڵێ ئاگاداری یەک داهاتی نەوتم کە ئەوەش لە ڕێی بۆرەکانەوە دەڕات ئەوانەی تر من ئاگادار نیم کە 3 جۆر داهات ئەمە کێشە گەورەکەیە فعلەن ئەمە کێشە گەورەکەیە. چۆن قسەمان نەکردووە؟ ئێوە هەموو هاوارەی کە 2 ساڵە ئەیکەین پێمانەڵێن لە حکوومەتان نابێ قسە بکەن هاوار بکەن، بێدەنگ نەبووین. چکە ئێمە بە شەرتی بێدەنگی نەچوینەتە حکوومەت. پەرلەمان کاری خۆیەکە، حکوومەت کاری خۆیەکە. پەرلەمان ئەرکی چاودێری و بە دوواداچوون و لێ پێچینەوەی حکوومەتەوەکو چۆن متمانەیەداتی ئەمەمان کردووە. باش ئەکری ئەمە ئەوە بێ قاچێکتان لە ناو حکوومەت و قاچێکتان لە ناو معارەزا بێ؟ معارەزە نییە. تۆڵی پەرلەمان کاری خۆیەکە، حکوومەتیش کاری خۆیەکە. بەتاکید ئەم حکوومەتەی کە ناوی حکوومەتی بنکەفراوانە فەشەل بێنێ هەمووی فەشەلێنێ، نەک پارتی یاخود نەک گۆڕان نەک کۆمەڵی ئیسلامی هەمووی فەشەلێنێ. نەخێوانە. بۆچی تەنها یەکلایەن فەشەل؟ نەخێوانیە. یەکلایەن هات مفاوەزاتی کرد بۆ ئەوەی حکوومەتی لەگەڵ پێک بهێنرێ، یەکێتی نیشتیمانی وەکو ئێمە بەشداری کردووە، وەکو گۆڕان بەشداری کردووە و ئامادەش نەبووە کە حکوومەتی زۆرینە پێک بێنێ و بڵێ ئەوە حکوومەتمان پێگێنا و لایەنەکانی تر حکوومەتە. وەڵام حکوومەتە ئێستا ناوی حکوومەتی بنکەفراوانە. وەڵام بنکەفراوان کاتێک بوو کە خەڵک ئەمەلی هەبوو ژیانی باش. تۆ لە مقابل حکوومەتی قەرزاریە، حکوومەتی قەیرانە، حکوومەتی بێ ئیرادەیە، حکوومەتی هەرچی ناوێک هاوڵاتیان لی بنێن ئەو حکوومەت. باشە تۆ لە شوێنێکی تر ناوزن ئەم حکوومەتە تووشی ئایدز بووە. بەڵێ کەواتە مادەم حکوومەتی هەرێم کە تووشی ئایدز بووە حکوومەتەکە لە 5 حیزبی سەرەکی پێگرێ، کەواتە ئەم ئایدزە هەمووی گرتووەتەوە، ئەم گەندەڵی هەمووی گرتووەتەوە. بە تۆزێک وازەحتر قسە بکەین. ئێمە لەکوێی حکوومەتین؟ ئێمە بە وەزیرێک 2 وەزیر کەیکیان تازە دەست بەکار بووە لەگەڵ مدیر عامێکی وەزارەتەکە لەگەڵ پلە وەزیرێکی دەستەی مین. یەکگرتوو ژوا دەڵێ بەم 3-4 کەسە ئێمە بەشداری حکوومەتمان کردووە. ئێمە هەندێک پۆستمان پێدراوە، شەریکی حکوومەت نین. بۆ ئەو پۆستانەتان وەرگرت بۆ ئەوەی کە گۆڕانکاری بکەین، بۆی کە بچینە ناو حکوومەت چاکسازی بۆ وەزارەتەکەمەوە بۆ بەڕێوەبەرە بکەمە ئەتوان چاکسازی بکەن. هێشتا پێیان زۆرەوانیان پێداوین، هێشتا وازان خێریان پێکردوین. تەماشا بکە سەرۆکایەتی هەرێم بە کاملی لە دەرەوەی ئەوەی ئێستا ناوێن ناوەسازان هەڕیان نەدا باسی کەوتیان نەخێرەوە لە دەرەوەی استحقاقی هەڵبژاردن و ڕێکەوتن و سازانە. ئەی باشە ئەنجومەنی ئاساییش ئەوە هەرجێی بازنیەوە سەر بە سەرۆکایەتی بۆ ناڵێن خۆتان فەشەلتانیان لە مفاوەزاتی پێگەنانی ئەم حکوومەتە. نەخێر حکوومەتتوانی مەسەلە بۆ نمونە مەسەلەی سەرۆکایەتی مەسەلەی ئەنجومەنی ئاساییش بێنە ناو مفاوەزاتی سازان و پشکەکانەوە. ئەمە سەلمێنەری ئەوەیە کە لە پێشوە حکوومەتداری بەم پاوانکاریە کراوە. ئەوە تەواو مۆرکی ئەوە پشکی ئەوە لە موەزەفی بەردرگاکەی پرزگەکەی هەتا وەزیرەکەی. خۆی ئێستا وەزیرەکانمان خۆی ئەمەش تەندروست نییە من بڵێم لە 106م یاڵا هەموو حکوومەت لە 106م لەگەڵا بەشکە بۆ لەبەرەوەی بەناتەندروستی
لایەنەکانی پێشووی حکومڕانی لە ساسە پۆستەکانیان پڕ کردوێتەوە. ئەم جملەی ئەڵێنەوە مەسەر گۆڕانێک گەیەنیت ئەڵێ من هاتمە سەر قاسەی بەتاڵ هیچ نەبوو بۆیە ناتوانم چاکسازی بکەم یەک گرتو هەمان شیەوە کۆمەڵ هەمان شیەوە باشە ئەگەر زانیتانی شێتی هەمان شیەوە پرسیارەکەی ئێمە ئەوەیە بۆچی ئێوە لەسەر قاسەی بەتاڵ لەسەر نانەڕەقە بەردەوام ئەوێن بە حکومەتێک کە حکومەتێکە وەکو ناو شکستی هێناوە قەیران بە دوای قەیران هێنێتی بەسەر هاوڵاتیانە هاوڵاتیان هیچ نابینێتەوە ڕوویەکی گەشت بێت لەم حکومەتەیە. تەماشا بکە وەزارەتێک بەو جۆرە تەشکیل کراوە گەر سامانە سروشتیەکان گازوایلی نەداتێ کارەبا نابێ بۆی هەمیشە کۆنتترۆلیکەن قاسەیەک لە دارایی بە جۆرێ دانراوەگە پارەی نەوتی تێ نەچێ داهاتی ناوخۆ لە مانگێکە 140 میلیارد دینارە ئێمە بەس بۆ موچە 895 میلیاردمانەوێ سەیرم کە وەزارەتەکانی تر هەمیشە بەو جۆرە تەرکیب کراون کە جومگە هەستیارەکانی حکومڕانێتی بەڕێوەبردننی حکومڕانێتی کە دڵی حکومڕانێتیەکەیە بەدەست لایەنێکەوەیە ئەم لایەنە بەرپرسە لە نەبوونی کارەبا نەبوونی پارە ئەم لایەنەیە کە شەفافیەتی لە داهاتی نەوت دروست نەکردووە مەبەستمەوەیە کە نەوت لای کێیە وەزیری نەوت لای کێیە ئەنجومەنی ئاسایش لای کێیە یعنی جومگە هەستیارەکانی کە ئەو جات سەیرم کە لەم پەرلەمانتاری کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی وەڵامی ئەو پرسیارانەی بایتایەتەوە کە بڕیار بوو ئامادە بێ بەڵام بێهۆ 3 دقیقا بوو بەرنامەکە نامێکی نووسی کە ناتوانم ئامادە بم. کاک محەممەد بریا و کاکەیە بەهاتایە چۆن تۆمەتە بەخشێتەوە دیفاعیشی بکردایە لەوەی کە جومگە هەستیارەکان لای حیزبەکەی ئەوە بەڵام دیارە بەرحاڵ ئەوەی کە باشە جومگە هەستیارەکان لای حیزبەکەی ئەوە نەتانەزانی پێشەوە ئەم حکومەتەش تەشکیل بێ خەڵک ئێستا بێ موچەیە خەڵک ئێستا کاک سۆران خەڵک تااقەتی ژیانی نەماوە قەرزارە بێ موچەیە بێ ئاوە بێ کارەبایە بێ حوسەڵێ لەم ژیانە بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئێوە نەتانەزانی هەموو شتانە هەیە وە قەیران بە دوای قەیران دروست دەبێ ئێمە کە چوینەتە حکوومەت بە بەڵێنی ئەوە چوین کە ئەم حکومڕانێتیە ناشرینترین جۆری حکومڕانێتی بووە ئێستا ناشینە ئێستا ناشرین تر بووە ئێستا وێرانتر بوو ئێمە مانزانی وێرانەیە بەڵام بەو دەرەجە وێرانکردن نەخێر ئێمە ئەمانزانی وێرانەیە بەڵام بەو دەرەجەی کە چوینە ناوی نەمانەزانی کەلاوەیە نەمانەزانی ملیۆنێک و 500,000 کەس لە هەرێمی کوردستانە موچەی پێدرێ 695,000 فەرمانبەرە ئێمە ئەمانزانی موچەی هەرسێ سەرۆکایەتیەکە بە خانە نشینەکانی کە بە پلەی وەزیر و بە ناسایش کراوە مانگی 6 ملیارە بەس نەمانەزانی مانگانە موچەی خانە نشینی سەربازی 88 ملیارە ئێمە ئەمانزانی گەندەڵیەکان ڕۆچوون بە جومگەی ئەم حکومڕانێتیە بەڵام نەمانەزانی مافیا ئاسایە بۆ بە تۆڕێک تێکشکاندن ێرە ئاسان نییە کاتێ ئێستا حکومڕانی کوردی لە تۆڕێکی مافیایی ئەبڕێ بەڕێوە ئەوانەی کە تێوەگلاون لە گەندەڵی ئەوانەی کە نەوت دەدزن چکە گەندەڵی سواوە بۆیە بە پێیان بڵێ ئەوانەی کە دزیەکەن لە نەوتەوە هەتا وەسڵێک کە هێتە بەردەسی بیرەکاتەوە ئەمە بکڕێ بە دۆلارێکە بەڵکو بنووسێت دۆلارێک و 20 سنتەکەی بخاتە گیرفانی خۆی چکە زانێت لە سەروی ئەوەوە 40 سنتە دزرێ لە سەروی ئەوە 40 دۆلارە دزرێ هەتا سەرەکەی بە 40 میلیارد ئەم کەلاوەیە کە ناوت ناحکومەتی هەرێم وەکو خۆدوتە بەڵێ 2 ساڵەوە نزیکە بنەوە لە 2 ساڵ بۆتان دەرنەکەوتو ئەم کەلاوەی وێرانترە بێ خەڵک بێ ئومێتر بووە هاوڵاتیەک دەڵێ ئەم حکومەتە چی بەخشیوە بە ئێمە بێکارەبایی بێ موچەی بێ ئاوی سەر هەڵگرتنی خەڵک بۆ دەرەوەی وڵات ئەم پرسیارەی کە دوای زانینی ئەمانە دوای ئەوەی کە حکوومەتەکە ئاوای لێ هاتووە دەبێ بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتیمانی دوجار قسەی خۆی هەبێ لەسەرەوەی ئەم حکوومەتە بەم جۆرە بەڕاستی ئیدامەی نابێ ژیانی خەڵک تەدمیرتر و تەحتیمترە بێ و وێرانترە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ئێستش وەکو تۆ هەموو جارێکەڵی نقطە سەری دێڕ فەرموو با چاکسازی فعلی دەست پێ بکە یەکەم ئەو هەموو مەلەفانەی گەندەڵی با گەندەڵکاران پشتیوانیان نەکرێ ببرێنە بەردەم دادگا چی ڕێگرێت لەوەی کە گەندەڵکاران نەبرێنە بەردەمی دادگا قایمقامێک بە دزینی نەوت
دادگا ئەڵێ ئەبێ بگیرێ وەزیری ناوخۆڵێ نەخێر نابێ بگیرێ. یعنی بۆ وەڵام ڕاعاتی لایەنێکەکەن لە بەرەوەی لایەنە نزیکە لە لایەنەکەی تر. وەزیرێک لە کابینەکانی پێشوو مەلەفی گەندەڵەکەی ئەمەتا ئەدرێ بە دادگا بڕیارەکانی جێبەجێ ناکرێ ئەم وەزیرە ببرێتە بەردەم دادگا نەک وەزیر. کاک محەممەد ئێستا کۆمەڵە کەیس لای منە کەسێک لە ئوسترالیاوە هاتۆتەوە خۆشی پارەیەکی هێناوەتەوە بێتەوە لە هەڵەبجە دەبێت بە پارێزگا پرۆژەی تیا بکە. ئەزانی ئێستا پارەی گیرفانەکەی کە هاتوچۆی پێ بکا پێیان نەهێشتووە زەوی وەهمی کۆمپانیای وەهمی ناوی وەهمی لە کێشانەوەی پارەکە بردننی بە ناوی بنەماڵەیەکەوە و کابرا چەند فەرمانی گرتنی هەیە پیاساکە. گەندەڵی و کاری مافیایی بە ناوی حکومڕانێتی و لە پەنای ئەموو ئەوە گەیشتۆتە ئاستێک ئێستا چەندین دۆسیەی فێڵکردن لە خەڵک کۆمپانیا و وەبەرهێن و خەڵکی ئیفلاس پێ کردووە. مەلەفی زۆر مەترسیدارتر لەوە هەیە کە باز دەکرێت. تۆ تەسەورەکەی لە شاری هەولێر 30 خانەوادە دۆسیەکەی لە بەردەسی منایە تۆ سێم چیرۆکەکە 30 خانەوادە کە محتاجن بە پارە نازانن قەرز بکەن کەس نییە. پیاوەگاتەوە توێتی من کۆمپانیام هەیە وەرن 30 تەراکتۆری فەلاحیتان بۆ وەرەگرم یەکی 4 دەفتەرەکە لە بازار ئێوە خانۆکانتان بێنن بیخەنە ڕەهن مانگی شتێکی کەم بدەنەوە یەکسەریش بیدەن بە 4 دەفتەر دەتوانن خانووی پێ بکەن. ئێستا یەکێک لەو 30 خانەوادەیە خۆی کوشتووە یەکێک تەلاق دراوە کابرا فێڵی لێکردوون پارەکەی لە حکوومەت وەرگرتووە هی 30 تەراکتۆری 4 دەفتەری و ئێستا 30 فەرمانی گرتنی هەیە پیاسە. یعنی سەرم خاڵانە خەڵک بێزار نەبووە لە قسە هەموو ئەم مەلەفانە کەشف بووە باز کراوە بەڵام ڕێگا چارەی بۆ نەکراوە بەڵام نقطە سەری دێڕی بۆ دانەنراوە گەندەڵکاران هەر ئەسوڕێنەوەکو خۆ دوتر بەڵام پاش وچانێکی کورد دێنەوە بۆلاتان. دووبارە سڵاو 24 ساڵە دەسەڵاتی کوردی هەیە دەپرسین چی بەخشی باوڵاتیان تەوەری سەرەکی بەنامەی ئاراستەکانە میوانداری سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆماڵ و هەروەها دڵشا شەعبان دەبوو لە دووهۆک پەرلەمانتاری کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی ئامادە بووایە سێبارە و ئەکەمەوە کە چەند دقەیەک پێش بەرنامەکە نامی نردووە کە بۆی کاری تایبەتەوە ناتوانم ئامادە بم هۆکاری نەئامادەبوونیشی پێنەوتوین. کاک سۆران هەموم قسانە باس کراوە ئەڵەی گەندەڵی هەیە ئەڵەی کاولێ ئەم وڵات ئەم حکوومەتە ناکرێ بەم شێوەیە بەردەوام بێ خەڵک بێزار بووە لە قسە خەڵک گەوتان سەری خۆی هەڵەگری ئەڕوا وڵاتە بەجێڵێ خەڵک وەڕز بووە لە وعد و بەڵێنی سیاسەکان تەنانەت هاوڵاتیەک لە فەیسبووکان نووسێتی ئەم جارە لە کاتی هەڵبژاردنە عیبە پەنجەی خەڵک مۆری پێوە بێت خەڵک بێزار بووە لە هەموو شتێک ئێوەش هەر قسەتان کرد نەتانتوانی چاکسازی بکەن ڕێگا چارە چییە بۆ دەربازبوون لەم قەیرانانە پارە هەیە موچەنیە نەو زیاکە خەڵک هەژارتر دەبێ بێ ئاوی بێ کارەبایی یعنی ئەڵەی لە سەدەکانی ناوەڕاست ئاژین لە سەدە تاریکەکان ئاژین لە کاتێکا وڵاتێکی دەوڵەمەندی. ئەمە سەلمێنەری چییە؟ سەلمێنەری ئەوەیە کە ئەوەی لە سەردەمی ئۆپۆزیسیۆن و ئەوەی لە زەمەنی خۆپیشاندانەکانی حەفدەی شوبا دەمانوت قەترەیەک بوو لە دەریای ئەم هەموو فەزاحەت و گەندەڵیەی کە بوونی هەیە لە وڵات. بەڵام خۆشتان چوونە ناو ئەو فەزاحەت و ئەو دەریایەوە. ئێمە چوین بۆی کە چاکسازی بکرێ و حکومڕانێتی بەم جۆرە ئیدامەی نەبێ ئەگەر نا وەزیرێکمان پەرلەمانتارێکمان فەرمانبەرێکمان مدیرعامێکمان ئەوانەی چۆن کێیان مەلەفێکی گەندەڵی هەیە ئێمە مدعین لەسەری هەتا دادگایی کردنی هەتا لێسەندنەوەی متمانەی بەڵامەوە ئێمە نین خۆکاک محەممەد من زۆرترێکی ئەمە بەڕێکی واقعەیە پێی بە خەڵک یۆگرتن لە کفر هەر کفر نییە؟ نا مەبەستمەوەیە ئێمە بەدەست چوونەتە ناو گەندەڵیەوە ینی خۆشتان کاتە و پریشکار بەرتان کەوتووە ئەگەر خۆشتان گەندەڵ نەبن. نا باوازەح بێ ئێمە نەچوون گەندەڵی بکەین گەندەڵی پێش ئێمە هەبووە و بەردەوامیە بۆ نمونە ئێمە بە حکوومەتمان وتووە من وەکو خۆم
یەک ساڵ خەریکی خانەنشینی نایاسایی مەدەنی و سەربازی بووم کە گەر چاکرێ هەموو مانگە 1 ملیار دۆلار گەڕێتەوە بۆ ئەم حکوومەتە. هەموو ڕێکارەکان 1 ساڵ خەریکی بووم دراوە بە حکوومەت جواب ناداتەوە ئامادە نییە بیکە. حکوومەت ئامادە نییە 9 ملیۆن فەرمانبەری نایاسایی بە خانەنشین و بە دەوامکردن و بە بندیوارەوە داناوە بە یەک ئیمزای سەرۆکی حکوومەت ئەبێ هەمووی هەڵوەشێتەوە ئامادە نییە بیکازانی بۆ ئەگەر چاکسازی بکەن وەک گەڵای پاییز کادریان هەڵەوەرێ خەڵکیان بە دەورەوە نامێنێ. بەڵام سەرۆکی حکوومەت لەم چەند ڕۆژەی پێشوە ئاماژەی بۆدا کە نەوەکانی ئایندە دەزانن چیمان کردووە پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستان ڕۆژانە بەردەوامە و باڵانسی چاکسازی زیاتر دەبێت و زیاتر دەبێت. چیان کردووە کۆماری ئەفلاتونیان بۆ خەڵکدا نەمەزراندووە، خۆیان چوونەتە قەسر و ڤێلا و خانووی واوە کە کەس نازانێت لە کۆتێکی لە کۆ لی دەرەچی بە سەدان و هەزاران دۆنم بە ملیۆنان دۆنمی زەوی ئەو وڵاتەیان لەسەر خۆیان و حیزبەکانیان و ئەشخاصی تایبەتی ناو حیزبەکانیان تاپۆ کردووە. ماوەیەکی تر ئەتوانن بەشێکی زۆری خەڵکی کوردستان دەرکەن بڵێنەوە دەمێکە تاپۆی و خانوانەی مولکی خۆتانە لەسەر ئێمەیە. ئەمە شوباندنی کوردستانیە بە غابەیەکی گەورە. بەڵێ غابە چییە؟ دڕندەیەک لە کاتێکا دوژمنێکی گەورە بەرامبەرمانەکە داعشە. کاک محەممەد غابە قانونەکەی زۆر باشترە، دڕندەیە کە ناوی دڕندەیە برسیە بێ ئەڕوان نێچیرێکە خوا. ئەمانەی ئێمە کە لە پەنای دەستگرتن بەسەر موڵکی گشتی و سامانی ئەم وڵاتە تێر نابن تێر ئێکاکە 23 ساڵە دزیتان کردووە نەدراون بە دادگا دەستی لێ هەڵگرن با ژیان بۆ خەڵک بگەڕێتەوە. یعنی ئەخۆ ئێمە هێزی سەربازیمان نییە بڕۆین ئەوانەی گەندەڵیان کردووە دەوری ماڵەکانیان بگرین و چەکیان لێ داماڵین و بیان بەرێن بەر ببەرداد دادگایەکی عادیلانە بە تەلەفۆنێک بە تەلەفۆن کاکە کاک محەممەد لە ڕۆژانە کەیسێک هاتوۆتە لام لە لیژنەی مافەکانی مرۆڤ ئەڵێ براکەم پۆلیسی دارستانە بە فەرمان چووە بۆ لادانی تەجاوز فیشەکێک لە پشتایەتی ئەوەی تەجاوزەکەی کردووە فەرمانی گرتنی ئەوەتا نایگرن ئێسش خەریکی تەجاوزی گەورەترە و منیش کەس نییە عیلاجم کە فەرمانبەرێک لە فەرمانگەی تەندروستی هەولێر ناوی بندیوارەکانی بە فەرمانی حکوومەت و دەستەی نەزاهە دەرهێناوەڵێمانە بندیوارن یەکێک لە بندیوارەکان بە دەمانچە لی داوە لە ناو فەرمانگەکەیە ئێستا ئەوە برێتە دادگا بندیوارەکە لەسەر دیوارەکەی ئێستا سەر دیوارەکە لە دادگایە. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ئەوەی کە ئەڵێ چاکسازیەکەین و چەند ساڵە بۆ بە دروشم و قسەی بەتاڵە ڕاست نییە. چاکسازی لە سەری سەرەوە دەست پێەکە. چاکسازی ئەبێ ئەوانەی کە کەس نازانێت ئەم هەموو مڵک و ماڵە خەیاڵیان لەکوێ پێگەناوە دەستی بەسەر کاکسۆران پاکردنەوەی وڵات پاکردنەوەی دەسەڵات لە گەندەڵی وەکو سڕین و گسگانی قادرمە وایە ئەبێ لە سەرەوە پیاوی نابێت لە خوارەوە هیچ قادمێک نییە لە خوارەوە پاشیکێتەوە بێ لە سەرەوە قادمەکە پاکیتەوە ئێوە ئەمەتان نەئەزانی بەڵام خۆ لەبەرەوەی کە مل ئەشتوانانی ئەزانتان ینی پرسیارەکەوەیە ئەی ئەگەر ئەتانزانی بۆ چوونە ناو حکوومەتێکەوە بۆ چارە سەرتان بۆ وەکو معارەزە نەمانەوە. کاک محەممەد ئێمە هەتا ئەو کاتەی کە ئەم وڵاتە دەبێ بەدامەزراوە گەندەڵکاران دەبرێنە بەردادگا کۆڵ نادەین لە حکوومەت بین لە معارەزە بین لە پەرلەمان بین لەسەر جادە بین خۆپیشاندەر بین پەرلەمانتار بین حزب بین دەست لێ هەڵناگرین خۆکاکە وڵاتە هی ئەوانش دیسانەوە مبەڕیان پێ دەڵێن ئێوە هۆکاری تێکچوونی ئاسایشی کۆمەڵایەتی بوون ئێوە زروفەکە نازانن کە شەڕی داعشەیە تەنانەت ئەو ئەندام پەرلەمانی کە ناوی دڵشا شەعبانەوە دەبوو لەم بەرنامەیەدا ئامادە بێ لە شتی خۆیدا دەڵێت ئەوەی بۆ تۆ ئەڵێ گوایە کە تۆ کەسیشی تیرۆریستی ئەوە بۆیە ناتوە ڕەنگە چوو بێ و مەلەفانە بێنێ لە نێوان دوو کۆندامە قسەی ئەوە ئێستا ئەوانەی کە زروفی کوردستان نازان لە زروفێکی چاوانسکایە کاک محەممەد ئەوانەی کە ئێستا بەرەنگاری مافیاکانی گەندەڵی بوونەتەوە یەکێکرێ بە تیرۆرست یەکێ سومعی لەکەدارەکرێ یەکێ هەڕەشەی لێکرێ یەکێک تۆمەتی ناڕەوای بۆ دروستەکرێ مەبەستم ئەوەیە ئێمە دەست هەڵناگرین
لە هەوڵی باشکردنی ئەم وڵاتە و مەسئولیشین لێی بۆ ئەوەش چوین. بەڵام 2 ساڵان توانی وەکو خۆت ئەڵێ ئەو دێوانەی کە ناوی دێوی گەندەڵی ئەو دێوانەی کە مافیان ئەمەندە زیانیان پێ بگەێنن زیانیان پێگەیوە. خۆ ئەگەر ئەو نوزە و ئەو هاوار و ئەو ڕێگری و ئەو کەشفکردنی هەموو مەلەفی گەندەڵی و ئەو هەوڵدان بۆ بەدامەزراوەی کردنی وڵات نەبوایە، ئێستا ئەم دۆخەی کە شەڕی داعش هەیە، ئەم دۆخەی کە خەڵک پارەی پێنەماوە و ژیانی لە زۆر لەوە خراپترە بوو. بۆ مەسەلەی شەڕی داعشیش حەزەکەم بزانی نەکوڕی بەرپرس و نە ئەو بەرپرسانەی لەسەر شاشە لە جەبهەکان دەرەکەون شەڕەکەن. ڕاستە کۆمەڵە فەرماندەی قارەمان بەشی زۆریان شەهید بوون، ئەجزانرێک کێن و سەر بەکوێن، ئەجزانرێک چێ ڕای کردووە و چێ هەڵهاتووە و دوایش هاتوۆتەوە سەر شکستەکانی، ئەیزانین کێ کوێی تەسلیم کرد، بۆ تەسلیمی کرد، چۆن تەسلیمی کرد. ئێمە ئەمانە ئەزان بۆ خەڵکی ڕوون ناکەن، ڕوون بۆتەوە کاکە، ڕوون بۆتەوە خەڵکە زانین بۆ لە پەرلەمان باسی ناکەن، بۆ مەلەفە گرنگە ناوڕژێنە. لە پەرلەمان باس کراوە هەموو دۆسی نیشتیمانی خیانەتە بە هەر مانایەک بێ، هەر کات و زروفێک و زمانێکی نابێ بۆ لێ بگرێت. بە تاکید وایە تەسلیمکردنی شنگال خیانەتە و لەبەر زروفی شەڕی داعش، لەبەر زروفی ناسکی هەرێمی کوردستان پەرلەمان دەستی نەداوە لە هەندێک دۆسیە. بەڵام زروفە ناسکە لە 24 ساڵە دەوتریان حکومەتە ناسکە 24 ساڵ کوڕێک لەدایک بووە جامیعشی تەواو کردووە ژنیشیە و ڕەنگە ئێستا مناڵیشی هەبێت. حکوومەتە ساواکە لە ئەخیرە دز دەرچوو کە پێگەیشت ساواکە ئەم شتە ناشەریفە دەرچوو کە ئێستا خەڵک والیەکە وڵاتە جێڵێ، خەڵک والیەکە محتاج بێ کە بە 3 مانگ جارێ نازانێت چۆن شیری مناڵەکەی دابێت. ئەمەشکاندنی حکوومەتێکی خۆماڵی کوردی نییە کە بەرهەمی ڕاپەڕین و شۆڕشی یەک بە دوایەکەکانی کووردە تۆڵی حکوومەتەکە کە گەورە بوو دز دەرچوو. ئەوانە شکاندیان کە هاتنە حکوومەتداریان بۆ خۆ دەوڵەمەندکردن و دروستکردنی مافیا و سیاسی سەرمایەدار و بازرگان و سەفەقاتی شۆڕشیشان کرد و هیلاک بوون و ماندووش بوون لە شاخ. یاخوا دەستیان خۆش بێ و بەرهەمی شۆڕشە ئێستا بە حەوقات پاداشتەکەیان وەرگرتووە هەیە چەند فیشێکی تەقاندووە ئێستا ئەوەندە ملیۆن دۆلاری هەیە. ئەوەی نەیتەقاندووە، ئەوەی نەیتەقاندووە هەیەە لەو دەوڵەمەندترە. ئەوەی شۆڕشی کردووە خوێنی داوە بە 1000 چەرمەسەری خانوویەکیان پێڕەوا نەبینیوە. بڕۆسەی خانەوادەی ئەنفالەکانمان کە بڕۆسەی خانەوادەی شەهیدەکانمان بڕۆسەی خانەوادەکانی دوای ڕاپەڕینێک کە کراوە لە ساڵی 90ەکە بۆ شکاندنی حکوومەتێکی دیکتاتۆر و ستەمگەر کە ناوی بەعس بووە. لە ئێستا تۆ دەڵێی لە دوای 24 ساڵ گەندەڵی گەورە، مافیای گەورە، دزی گەورە ساواکە بوو بە دز، کۆمەڵێک کەس لەسەر حسابی شۆڕش بوونە ماڵتی ملیاردێر. ئەمە شکاندنی حکوومەتێک و تەجروبەیەکی خۆماڵی نییە. خەڵک چی بکات؟ ئەمە حقیقەتی تەجربەیەکی خۆماڵیەکە کردیان بە نمونەیەکی ناشیرین. بەس ئێوەش ڕەمزتان شکان. کوام ڕەمز؟ دەوترێ ئێوە ڕەمزەکانتان شکان، دەوترێ ئێوە وعدی دنیاتان نا بە خەڵکتان خەونی گەورەتان پێبینی و خەڵک چاوەڕێ کرد ئێوە گۆدۆیەک بن بۆ دەرباسکردنی ئەم خەڵکە لە کاتێکا وا دەرنەچوو کە چوونە حکوومەتەوە. ئێمە ڕەمزمان نەشکاندووە، ڕەنگە بتمان شکاندبێ، ڕەمز دەبێ ڕێزی لێ بگیرێ و ئەوانەی کە لە پەنای ڕەمزەکە گەورە بوون و خەباتیان کردو دەبێ ڕێز لە ڕەمزی خۆیان بگرن. خەڵک ڕەمزی بۆ ئەوە تەقدیم نەکردووە و سەرکردەی نەبووە و شۆڕشی نەکردووە بۆی ئێستا بازرگان بێ و بۆی ئێستا دز بێ و بۆی ئێستا لە پەنای ئەوە خەڵک لە وڵاتە هەڵبێ و زیندانی نهێنی هەبێ و خەڵک بێسەر و شوێن کرێ و لەسەر وشە فیشەک بەدەمیەوە بنرێ و لەسەر خیانەت خەڵک پاداش بکرێ. خەڵکی خاوەن هەڵوێستیش بکرێ بە تیرۆرست. ئەمە ئەزمونونەکەیە واقعەکەی بۆ خۆی ئەم ئەزمونونەوە بۆ ئێمە تعریفیەکەین. علی باپی لێشێ لە دیمانەکانیدا ئاماژەی بەوەداوە کە بەرزانانی ئەگەستەی چواردەوری خۆی بکردا دەیزانی چێ دزە و چێ گەندەڵە. ئێوە تانزانی لە سەری سەرەوە گەندەڵی هەیە. دووبارەی ئەو نمونەیە کە پاکردنەوەی قادرما وەکو ئەبێت لەسەرەوە بکرێ نابێت لە خوارەوە بکرێ. گەندەڵیش ئەبێت لەسەرەوە بن بکرێ نابێت لە خوارەوە دەست پێ بکەیت. بۆ بەشداری حکوومەتێکتان کرد گەندەڵە دزە مافیایە ئەخۆ قابل لەم ساڵەیە بووێ بە دەست پێشووتر پاک بوو بێ بۆ بەشداری بۆ بەشداریتان لە دزینی
وڵاتاکە لە ناو حکومەتە بۆ نە، بەشداریتان لە گەندەڵیاکە نە، بۆ نە. بەشداریتان لەم شێوازە حکمڕانیاکە کە تۆ ناوە مافیا. بەشداری لە دزی ئەوەیە کە ئێستا کۆمەڵی ئیسلامی پاڵاوگەی نەوتی پێدرابێ کۆمپانیای وەهمی پێدرابێ بڵێن فەرم و ئەمە حیسەی تۆیە ماگانە 10 ملیۆن دلار بەم ناوە بەرە. ئەمە بەشداریە لە دزی و گەندەڵی. بەشداری لە دزی و گەندەڵی بەوە نابێ بچی مل بدەیتە باری حکوومەتێکی ئابەم وەزعا بڵێ چاکێکم. ئێمە هاتوین لەبەرەوەی شەڕی داعشە قەیرانە جێی نایەڵین وێرانتر ببێ. بەڵام خەڵک ئێڵێ پرسیارەکەی خەڵک ئەوەیە ئەم جارە دەنگدان و هاوڵاتیەک نووسێتی ئەم جارە پەنجە مەرەکەوی پێوە بێ بۆ دەنگدان ڕەنگە شوورەیی بێ ئەمە پرسیاری هاوڵاتیەکە 5 حیزب بەشداریان لە حکومەتێکا کردو ناوی حکومەتی بنکە فراوانە بەداخەوەم کە گەنجە تووڕە و ناڕازیەکانمانە ڕۆن ئەوە زەرێکی گەورە. چارەسەر چییە؟ چارەسەرەوەی کۆڵ نەدەین بەردەوام بین بە قسە با من پێمان ناڵێن تیرۆریست با تیرۆریشمان کەن بەڵام گرنگەوەیە دوای تیرۆری من ژیانی هەزاران گەنج چاک. بەڵام ڕێیەکیشە بوو ئومێدێک هەبوو کە ناو معارەزای خەڵک دەنگی هەبێ ڕەنگی هەبێ سەدای هەبێ ئەو ئومێدە بەچوونی ئێوە بۆ ناو حکومەت ئەو ئومێدەش نەما. نا ئەو ئومێدە ماوە بەڵام بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو دۆخەکەین وەگوتم لە کەناڵێکی هەر لە کەناڵەکەی بەڕێستان بوو. ئێستا خەڵکە ناڕازیەکان لە ماڵی خۆیان لە دایرەکانیان بەیانی بێنە دەرەوە بەس تەنەکە لێن حکوومەتە ڕوخێ ئەوەنە بۆش و ئیفلیج و بێمانە بوو. بەڵام ڕوخا بەسەر هەموودا ڕوخێ وەکو معبەدەکەی شەمشون وایە بەسەر هەموو لایەکە ڕوخێ کە 5 لایەنی بەسەر ئەوانە ڕوخێکە وڵاتەیان بەم دەردەگەیان ئێمە بەم دەردەمان نەگەیاندووە. ئێمە مامۆستا عەلی باپیرمان ئێستش لە ماڵی خانووی ئاسایی باشە بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەگەر بە تەنەکەم حکومەتە بڕوخێنرێن وەزیرەکانی هەموو لایەک بەری ئەکەوێت پارچە بلۆکێکی بەرەکەوێت لە گۆڕان لە یەکێتی لە کۆمەڵ لە یەگرت و لە پارتیش نە کۆمپانیامان هەیە تووشی زەرەر بین و پارەکەی نەزانین چی لێ بکەین نە شەریکاتی عیملاق و بیری نەوتمان هەیە. ئێمە هاتوین دیفاع لەو خەڵکاکەین ئێمەش بەشێکین لەو خەڵکە جیاوازین لەو خەڵکاری منەوەی خەڵک لە ئێستاە چی بکە خەڵک لە ئێستا دەبێت فشار بخاتە سەر ئەو سێلایەنەی پێشووی معارەزە و یەکێتی نیشتیمانیش بڵێ فەرمەوە 2 ساڵی ئەزمموی حکومڕانێتێکەکان یا ئەبێ پەرلەمان ئیرادەی حەقیقی خۆی ممارەسەکە بۆ دادگایی و لێپرسینەوە لەم هەموو فەزاحەتانە یا ئەگەر ئەتانەوێ ئەم دۆخە بەردەوام بێ خەڵک لێتان قبول ناکات لی وەرنە دەرەوە با بڕوخێ بەسەرەوانەی کە بوون بە مافیا بەسەر ژیانی لەگەڵ هەڵەشانی حکومەتی بنکە فراوانەی بەڵێ لەگەڵ ئەوام کام حکوومەتە ئێستا بۆ خۆی هەڵواشاوەتەوە ئەڵێ کاتیەوە نهاتۆ خۆپشاندانی سەر تاسەری بکەین با کاتی هاتووە تۆ گەشتیتەوەی بڵێ کاتی ڕاپەڕینی ژاتووە ڕاپەڕین بەرامبەرەوانەی کە ئەم وڵاتیان بەم دەردەگەیانەوە دەبێت دادگایی بکرێن دەبێ لێپرسینەوەی توندیان لێ بکرێت دەبێ ئیدی ڕێ نەدەین خەڵکێک لە کێری یاسکی بێشێ و خەڵکێکیش لە برسا هەرژانی بێ. سپاسی سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ و دەبوو دڵشا شەعبان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانە بۆیە لە دووەکەوە بەڵام 3 دقەی مابوو بۆ بەرنامەکە نامێکی بۆ نردین دەڵێ ناتوانم ئامادە بم بێ ئەوەی هۆکاری نەئامادەبوونیمان پێ بڵێ ئێوە خۆتان ئەبێ خۆتە ئێمە ناڵین بەشێک لە ڕاستی لای شێ دەبوو ئەوی لێ وایە تا ئەو جملەی مامۆتە ڕێزی محەممەد نووری قوڵ فەرموو